لە بەشێکی چیای سەهەندی سەربەپارێزگای تەبرێزی وڵاتی ئێران دەیان خان و لە بەردی چیاکە هەڵکۆڵراوە و شوێنی نیشتەجێبوونی خەڵکە. دیمەنی ئەو خانوانە سەرنجی هەزاران گەشتیار ڕادەکێشێت کە لە وڵاتانی جیهانەوە سەردانی ئەم گوندە دەکەن. لێرە هێشتا ژیان بە سادەیی گوزەر دەکات. اینا که مسافرها همه شهرهای ایران میان و کشورهای همسایه همجوار عراق گەشتیار لەسەر جەمشارەکانی ئێرانەوە دێن بۆ ئێرە لە وڵاتانی دراوسێەوە عێراق، تورکیا، رووسیا، سووریا، کوێیت، عومان، لوبنان. ئێرە شوێنێکی گەشتیاریە لە هەموو شوێنێکەوە دێن بۆ بینینی. لە ڕووی سەقامگیریەوە شوێنێکی ئارامە و سەقامگیری لەلایەن ئەنجومەنی گوندەکەەوە دابین دەکرێت. هێزەکانی پۆلیسیش لەو بوارەدا دەست پێشخەرن هاوشێوەی سەر جەمشارەکانی ئێران. مثل شهرهای ایران چجوریه اینجا هم همینطوری. خانووە لەبەر دروستکراوەکانی ناو ئەم چیایە شێوەی خانەکانی هەنگ نمایش دەکات. بۆیە ناوی گوندەکەش هەر لەوەوە سەرچاوی گرتووە کە پێی دەڵێن گوندی کەندوان واتە شانەی هەنگ. سەرچاوی بژێوی دانیشتوانەکەی ئاژەڵداری و هەنگەوانیە. هەمووشیان ماڵەکانیان کردووەتە بازاڕێک بۆ ساخکردنەوەی کەرەستە بەدەست دروستکراوەکانیان و بە گەشتیارانی ساغ دەکەنەوە. اینجا هیچ سختیایی نداره. اینجا خونه ها لێرە هیچ دژواریەک نییە. لێرە ماڵی ئێمە لەناو ماڵانی خۆماندا دەژین. هیچ سەختی و دژواریەک نییە. تەنها ئەوەیە کە لە وەرزی هاویندا فێنکە. ئەم خانوانە بۆ نیشتەجێبوون زۆر گونجاوە. داهاتمان لەسەر ئاژەڵداری و بەخێوکردنی هەنگە. مێژووی ناوچەکە بۆ 4000 ساڵی پێش زاین دەگەڕێتەوە. بەڵام خانووەکان لە سەدەی 14یەمی زاینیدا دروست کراون. لەو ساوە تا ئێستاش خەڵک لەناو ئەم ئەشکەوتە بەردینانەدا دەژین. بەڵام ژیانێکی هێمن و سادە بە تامی جاری جاران. سامان کەریم، کورد چاد نیوز، گوندی کەندوانی، وڵاتی ئێران.